ورود ریاست محترم جمهوری اسلامی ایران جناب آقای لەگەڵ ئەوەی ئیدارەی نوێی ئەمریکا هیوای بەخشیەوە بە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران، بەڵام گۆشەنیگای هەریەکە لە تاران و واشنگتۆن بۆ گەڕانەوەی ڕێکەوتنەکە جیاوازە. ناتەنیاهۆ بڕوای وایە کە بە هیچ شێوەیەک نابێ ئەمریکا بگەڕێتەوە بۆی. ئەوە شاوکاتە لەگەڵ هەڕەشەی سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیل بۆ لێدانی بنکە ئەتۆمیەکانی ئێران. وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنتۆنی بلینکن لە یەکەمین پرێس کۆنفرانسیدا ئاماژەی بە مەرجی وڵاتەکەی کرد بۆ گەڕانەوەی ڕێکەوتنی ئەتۆمی. ئەوەش بەو شێوەی تاران پابەندبوونی خۆی بە تەواوی ئەو بەڵێنانەوە ڕابگەێنێت کە لە پرۆتۆکۆڵەکەدا هاتووە. دوای ئەوە ئیدارەی ئەمریکاش دەگەڕێتەوە بۆی، بەڵام ئەوەی جێگی پرسیارە بەڵێنەکەی ناوبراو ڕوون نییە، چونکە داوا لە ئێران دەکات بۆ پابەندبوون بە ڕێکەوتنەکە لە کاتێکدا ئەوە ئەمریکای دۆناڵد ترەمپ بوو وەکو هەموو پێشێلکاریەکانی یاسای نێودەوڵەتی و دەرچوون لە ڕێکخراوە جیهانیەکان لە ڕێکەوتنی ئەتۆمیش پاشەکشەی کرد. بۆیە محەممەد جەواد زەریفی وەزیری کاروباری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕەخنەی لا وتەکەی بلینکن گرت و ڕایگەیاند ئەوە ئەمریکایە لە ڕێکەوتنەکە چۆتە دەرەوە، بۆیە سەرەتا دەبێ ئەوان بگەڕێنەوە بۆی نەک تاران. وەزیری دەرەوەی ئەمریکا باسی لە ڕێکەوتنێکی گشتگیرتر کرد لەگەڵ تاران کە سیستەمی موشەکی بالیستی و هەژمۆنی ئێران لە ناوچەکەش بگرێتەوە کە بە هاواهەنگی لەگەڵ هاوپەیمانانی وڵاتەکەیدا ئامادەی دەکەن. ئەوەش پێچەوانەیە لەگەڵ ئەو بەڵێنەی کە ئیدارەی نوێی کۆشکی سپی دەیدات بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی 2015 ئەتۆمی، چونکە زەریف بڕوای وایە سیستەمی موشەکی وڵاتەکەی بۆ بەرگریە لە بەرژەوەندیەکانی تاران و هەژمۆنی ئەو وڵاتەش جێگای قسە لەسەرکردن نییە. تەنیا ڕێگە چارە گەڕانەوەی بۆ دەقی تەواوی ڕێکەوتنی ئەتۆمی و پەرلەمانی وڵاتیش دەسەڵاتی داوەتە حکوومەت بۆ ئەوەی هەر کاتێ واشنگتۆن و ئەوروپا پابەند بوون بە دەقی ڕێکەوتنەکەوە ئەوانیش پابەندیان دەگەڕێنەوە. ئەو مشتومڕەی تێگەیشتن بۆ گەڕانەوەی ڕێکەوتنی ئەتۆمی هاوکاتە لەگەڵ هەڕەشەی سەرۆکیەرکانی سوپای ئیسرائیلی هەفیف کۆخافی کە گوایە چەندین پلانی سەربازیان داناوە بۆ لێدانی بنکە ئەتۆمیەکانی ئێران. لەگەڵ ئەوەشدا بنیامین ناتەنیاهۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بە ناردنی پەیامێک بۆ ئیدارەی نوێی بایدن هەر گەڕانەوەیەکی بۆ ڕێکەوتنی ئەتۆمی ڕەت کردەوە و ئەوەی بە هەڵەی مێژووی ناوبرد. وتەبێژی هێزە چەکدارەکانی ئێران لە لێدوانێکدا ڕایگەیاند کە قەوارەی زایۆنستی لەوە بچووکترە بتوانێت هەڕەشە لە ئێران بکات. لاگەری جێبەجێکردنی هەڕەشەیەکی لەو شێوەیەشدا دەبێ ناتەنیاهۆ بزانێت موشەکەکانی ئێران هەردوو شاری تەل ئەبیب و حەیفا لەسەر نەخشە دەسڕنەوە. چاودێران بڕوایان وایە هەڕەشەکانی ئیسرائیل پەیامێکە ڕاستەی واشنگتۆن دەکرێت زیاتر لە تاران. لە مێژووی ئەمریکاشدا ئەوە یەکەمین جارە بە ژمارەیەکی زۆرەوە کابینەی ئەو وڵاتە و جونگاستیارەکانی بەدەستی جوولەکە لایەنگرەکانی ئیسرائیلەوەیە. ئەوە سەرڕای لۆبی بەهێزی ناو کۆنگرێس و دەرەوە بۆ گوشارخستنە سەر ئیدارەکەی بایدن. بۆیە گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی ئاسان نییە، بە تایبەتیش لە دواساتەکانی ئیدارەی ترامپدا ئیسرائیل کرایە بەشێک لە هێزی دەریاوانی پێنجەمی ئەمریکا. ئەوەش مەترسیەکی ترە بۆ بایدن کە ناتەنیاهۆ لە پێناوی مانەوەی خۆیدا جەنگێکی وێرانکرد لە ناوچەکەدا هەڵگیرسێنێت. بۆیە سەردانی فەرماندەی دەریاوانی پێنجەم ژەنەڕاڵ ماکنزی بۆ ئیسرائیل و هەڵفڕینەوەی جاری شەشەمی فڕۆکەی B-52 بەسەر ناوچەی کەنداودا دۆخەکە زیاتر ئاڵۆز دەکات کە بە زیانی هەموو ناوچەکەیە و ناتەنیاهۆ دەیەوێت خۆی لە پشتی ئەو قەیرانانەوە بشارێتەوە.